خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەماندا باس لە کەسایەتێکی زۆر گرنگ و کاریگەرەکەین لە نێو کۆمەڵگەی کوردەواریدا، ئەویش مامۆستایانی مێزەرسپی پاک، مامۆستایانی بەڕێزی ئاینین کە بێگومان هەل لە سەرەتای بوون و ژیانمانەوە لە دایک بوونمانەوە لە بانگدان بەگوێمانە هەتا ئەو کاتێک کە ژن ئەهێنین تا ئەو کاتی کە وفاتەکەین مامۆستایانی ئاینی دەستیان بە ئەم خەڵکەوە هەیە. لە هەموو گرفت و کێشە کۆمەڵایەتیەکانە لە نێو گوند و شار و شارۆچکەکانە لە بابەتە کۆمەڵایەتیەکانە ڕۆڵی گرنگ و خێر و چاکە و ئاشتەواییان هەیە بێگومان. ئێمە چۆن بتوانین ئەم ڕۆڵە گرنگیان بپارێزین، چۆن وا بکەین کە لەوەی هەیە زیاتر ڕێز و شکۆ و قەدر بۆ مامۆستایانی بەڕێزی ئاینی دابرین. ئایا مامۆستایانی ئاینی خۆیان چی ئەکەوێتە سەرشانیان بۆ ئەوەی کە زیاتر لەوەی کە هەیە خەڵکی جۆڕایەڵیان بێ، خەڵکی بە قسەی فەرمایشتەکانی ئەوان کە بێگومان فەرمایشتەکانی مامۆستایانی ئاینی فەرموودە شیرینەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاەتە پیرۆزەکانی خۆی پەروەردگارن، قسەی گیرفانی خۆیان بە ئێمە ناڵێن. لەسەر ئەم تەورەیە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا وشیار جافەرانی مامۆستای ئاینی قسە و باس و گفتوگۆکەین. مامۆستا جان بەخێر بیت. خۆی گەورە خێر بێنێڕێتەوە ئینشاءالله. سلام خواتان لەبێ لێرە لە بینەران و بیسەرانی خۆشەویست. مامۆستا بە حوکمی خۆشت مامۆستایەکی ئاینی و زانایەکی ئاینی تو خەڵکیش گوێت لێگرێت و کاریگەریشت هەیە نەڵین لە ڕووی لە مەجلیس و لە سڵح و لە کۆڕ و مەجلیسەکانە کاتێک مامۆستا وشیار و ئەمسالی وەکو جەنابتان قسەیەکەکەن خەڵک گوێتان لێگرێت. هەر بەڕاست ئێمە بە شێوازێکی گشتی چۆن لە ڕۆڵ و پێگەی مامۆستای ئاینی کۆمەڵگە بە شێوازێکی گشتی چۆن لێ بڕوانێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دیارە کاکە داناگیان میلەتی ئێمە ئەم فەرموودە لە مێشکیان و لە دڵیا وا چەسپیوە کە سەیری عولەمایەکی ئاینیەکە وەکو ئەوەی کە سەیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. چونکە بۆ دەفەرمێ العولەما وەرەسەة الأنبیاء، عولەما وەرەسەی پێغەمبەرانن صلی الله علیه و سلم. ئەمە یەک دوو ئەم خەڵکی میلەتی ئێمە الحەمدولله لە فەضڵی خوا بەزیا بێ میلەتێکی ئیماندارە، میلەتێکی موسڵمانە و کە ئەم ڕێزە لە مامۆستایانی ئاینیەگرێ یەکەم لەبەر خوایە، دووهم لەبەر حرمەتی میحرابەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم. یعنی باو باپیرانی ئێمە خوا لیان ڕازی بێ، خوا لیان خۆش بێ، ئەوانەی کە مردوون ئەم کارە جوانیان بۆ ئێمە جێشتووە، یعنی وا کۆرپەکانیان پێگەیان و واش هاتووە تا ئەم دەقیق کە تیاین یعنی بڕوا بکە ڕیسویەکانیش کە ئێمە ڕیشیان ماچەکەین، ئافرەتە سەرسپیەکان سەریان ماچکەین، ئەم ئافرەت و پیاوانیان وا تێگەیان نابێ پێش عولەمای دین کەی، چکە ئەگەر پێشی کەوی ئەوە حتا خوا نەخواستە تەلاقت دەکەی بۆ ئەوەندە خەڵکیان پێترسان و توانە یعنی ئەگەر تۆ خوا نەخواستە بێڕێزی کرد بەرامبەر بەم عولەما، یەکەم بێڕێزی کرۆ بەرامبەر بە خوا، دووەم بێڕێزی کرۆ بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه و سلم. اینجا لەبەرەوەی لەو بێڕێزیە دوورکەوێتەوە هاتووە زۆر بە چاویی حرمەت و ڕێزەوە ڕێزی لە مامۆستایانی ئاینی گرتووە و مامۆستایانی ئاینیش دەبێت زۆر ئاگایان لە کارەکەی خۆیان بێت. چکم تۆ من دەبێت ئەوەندە تێبگەم لەم ڕێز و حرمەتە بزانم کە هی خۆم نییە، شخصی نییە. ئەم ڕێزی کە خەڵک لە منێگرێ و حرمەت لە منەگرێ یەکەم لەبەر خوایە، دووەم لەبەر پێغەمبەر کە ساسم کە تۆ لە میحرابەکەی پێوان کە دەڵێم لەبەر پێغەمبەر یعنی لە میحرابەکەی پێغەمبەر ئەو واتە سەورەکە کە لە پشت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژەکە. لەبەرەوە قسەت ڕەت ناکاتەوە یا حرمەت لە داواکاریەکانت دەگرێت، دەستنانێ بەڕۆ هەمووی دەگرێتەوە بۆ ئەوی کە بۆ ڕەزامەندی خوا ئینشاءالله. جا لەبەرەوە لەو کاتە پێویستە مامۆستایانی ئاینیش زۆر بایەخ بن بۆی کە یەکەم خیانەت لەو پەیامە نەکا، لەو پەیامە نەکات. چکم بەڕاستی ئێمە لێرا توانم بڵم عولەماکانەکەین بە دوو بەشۆ لەگەڵ ڕێز و حرمەت بە عولەما هەیە عومەلاش هەیە، ئەمە یەک. دووەم میراتفرۆش هەیە، میراتگریش هەیە. ئەگەر میراتفرۆش بی بەخوا زەرەرەکەی هەم لە دنیا ڕوسوابی هەم لە قیامەتیشە تووشی عەزابێکی سەختە بی. ئەگەر خوا بکا میراتگر بین ئینشاءالله دڵسۆز بین بۆ ئەو پەیامە، خیانەت لەو پەیامە نەکەی. ئەو میحرابەی پێغەمبەر بە شتێکی دنیایی کاتی نەگۆڕینەوە، بڕوام وایە سەربەرز و حرمەتدار بی و هەموو چین و توێژەکانیش بە چاوی ڕێز و حرمەتەوە سەیرە دەکەن. بەڵام ئەگەر خوا نەخواستە خیانەتێک لەو میحرابە و ئەو میحرابەت گۆڕیەوە بە شتێکی کاتی دنیایی، ئەو کاتە هەم لە دنیا زەرەرەکەی هەم لە قیامەتیشە تووشی عەزابێکی سەختی پەروەردگار. مامۆستا تا چی بکرێ بۆی کە خێزان ڕۆڵی هەبێ لەوەی کە لە ڕێزگرتنی مامۆستایانی ئاینی بۆ منداڵەکانیان بگوازنەوە، هەر لە منداڵی و لەو بناغەوە بیهێنین بۆی کە قەدری مامۆستایی ئاینی بزانین، ڕێزی لێ بگرین،
ئەی بینی ئەم جیلی ئێستا دیارەکە لە نێو قوتابخانە بۆ مامۆستا ئاینی نازانم بەڵام بۆ قوتابخانە و مامۆستاکانی خۆی بەشار لە شوازەکان ئەو ڕێزی جاران نەماوە بەڵام بۆ مامۆستا ئاینی پێویستە زیاتر ئەوە بوونی هەبێت بە قەنەعەتی من تا ئەم لە قەحزەیش کە ئێمە لە خزمەت جەنابتانین یعنی مامۆستایانی ئاینی ڕێزی خۆیان پاراستووە و خەڵکیش ڕێزی لێگرتووە یعنی نەترازاوە سوپاس بۆ خۆیان ئەو قوتابخانە خەریکە تەواو بە تەواوەتی ڕێزیتیان نامێنێ حساب خوێندکارکە حساب بۆ مامۆستاکەنا بەڵام وەکو کاگەدانا لە سەرەتا ئیشارەتی بیان یعنی من چەند جار بیستومە ئەوانەی کە دژی ئەم بەرنامەن وتوانە بۆچی دەبێ مامۆستایانی بەس ناتقی ڕسمی بێ و کەس وەڵامی نەداتەوە کەس وەکو ئەوەی کە بۆ هەر ئەو قسە بکە و هەر ئێمە بەڵێ بکەین جاری وایە حەقی وایە معارەزەی بکەین حەقێ لە بەریدا بۆستینەوە یا ڕەدی بینەوە یا بەرپەرچی بینەوە ئەمانە بەڵام سوپاس بخوا لەوەدا سەرکەوتوو نەبوون چکم بەڕاستی خەڵکێک کە دەچێتە جومعە یا دەچێتە مناسبەیەکەوە کە گوێ لە مامۆستا دەگرێت وەکو کاکەدانا ئیشارەتەوە فەرمودەی خوای بۆ خوێنە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم اینجا فەرمودەی خوا و پێغەمبەریش ڕەتبوونەوەی نییە لا ئینسانێکی موسڵمانی ژیری خاوەن ژیر و عەقڵ ڕەدی نادات چکم ئێمە ناتوانین فەرمانیشتی خوا ڕەت بینەوە ناتوانین فەرمانیشتی پێغەمبەر ڕەت بینەوە لەبەرەوە هەرچەند تقریبا هەستم پێکردووە کەم کەم ینی لەوانەیە کوردگواری دە قسەیکی خۆشی هەیە دەڵێ جوانی هێڵێ لە داریان پرسی چۆن بڕێتی ئەگەر کلکی تەوەرەکە لە خۆم نەبێ منی بۆ نابڕێتەوە ئێستا هەندێ منداڵیان دروست کردووە لە ناو مزگەوتەکانە ئاگام لێیانە هەتا لە مزگەوتێک ئەو گەنجە جوانە وایان فێر کردووە کە مەسە بڵێن دیار ئەویش هەر دەستێکە خوا پەنامان بدا خوا بمان پارێزێ هەتا بە مامۆستاکەی توتی وەرە دەرەوە بزانە چی لەگەڵاکەم لەگەڵ مامۆستاکە ئێمە گومانمان هەیە لەوەی کە ئەمانە دروستیان کەن بۆ ئەوی وەکو چۆن مەسلەکەکانی تیان تێکدا مەسلەکی ئاینیەکەش تێکدا بەڵام بە ئیزنی خوا سەرکەوتوو نابن ئەوەی کە ئێمە من داوام لە مامۆستایانی ئاینێکە ڕابەر و پێشەوای هەمومانن داوای یەکەم پێگەی خۆیان بپارێزن چکم پێگەی خۆت بپارێزی بڕوام وایە خەڵک ڕێز و حرمەتی لێگرێ بەڵام ئەگەر تۆ لەکوێوە باها لێ شەنکەی ئەمە تۆزێ زەحمەتە یا خوا پەنامان بە بەیانی نەوعێبی نیوڕۆنەوعێبی یارە نەوعێبی یا بە دوای پلە و پای و ئەمانە بگەڕی بەڕاستی زەرەرێکی زۆر گەوراکەی جا بە قەنەعەتی من ئینسان لە سێ شت خۆی بپارێزێ بە تایبەتی مامۆستایانی زۆر ناسکن ئەویش یەکەمیان مەسلەی ئافرەت وریا بێت چکم دژمنانی دین هەر کاتی خۆشی بۆ پێغەمبەرانی شەوڵیاناوە لە ڕێگەی ئافرەتەوە زەفەریان پێبێنن مەسەن بۆ نمونە بۆ حەزەتی یوسف ئەوەی زڵێخانیان دواخست یا حەزەتی موسا هەرعینەشن و پێغەمبەر ساسەوە بوختاریان بۆ خێزانەکەی کرد ئەمە زۆر گرنگە بۆ مامۆستایانی پێگەی خۆی پارێزی لەگەڵ ئافرەتانە بە حورمەت و ڕێزەوە سەیری خانمەکان بکە و مەسائلی خوانەخواستە جنسی وای لێ نەکا کە لادا لە دینەکە ئەمە یەک دوو عیزەتی نەفس زۆر مهمە بۆ بەتایبەت بۆ هەمومان مهمە بەڵام بەتایبەتی بۆ مامۆستایانی ئاینی دەبێت عیزەتی نەفسی زۆر بەرز بێ خۆی نەگۆڕێتەوە یا خۆی نەفرۆشێ بە میقدارێ پارەی دنیایی ئەمە دوو سێ ئەو قسانەی کە ئێمە دەیکەین زۆر گرنگە خۆمان ئیشی پێ بکەین چکم قورئانی پیرۆزە فەرمووی یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون ئێمە زۆر جاری وا هەیە پێغەمبەرەکەمان عەلەیهی الصلاة والسلام ئەوەی کە بە نوێژ خوێن و سەحابەی کیرامی وتووە پێش هەمویان خۆی جێبەجێ عەزەمەتی ئیسلامیش لەوایە کاکەدانە براشینەکەم کە ئێمە مەسە بڵێن ئیسلام دینێکی عەمەلیە دینێکی تەطبیقیە بەڵام بەرنامەکانی تروانین ئێستا من نمونەیەک عەرزی ئێوە بکەم ڕۆژێک میوانی برادێرێکمی لە دەرەوەی وڵات هاتبەوە دەست و دیارە جوانی بۆ هێنامە بەخێرکێتەوە مەسەوتی ماوەستا من ڕەخنەیەکم هەیە لە ئیسلام فەرموو وتی ئیسلام بۆ ڕێگادا بە تۆ چوار ژن بێنی با ژنەکەش چوار پیاوی هەبێ وتم وەڵام من نایڵم ژنەکەی من چوار پیاوی بەس ئەگەر تۆ یەکێکی خۆت بێڵی ئێمە ئیجرە بڕواتان بێوتی لە ماڵی خۆمانە ویتا لێم قبوڵ ناکردی بۆ تۆ ڕاویتی ئەوە تۆ عیب ناکەی تۆ هجوومەکەیتە سەر وتم نا هجووم ناکەن تۆ بەرنامەیەکە داواکەی ئەڵێ خۆت تەطبیقیکەی ئێمە من بە تۆڵم وەرە نوێژ خوێنە پێش تۆ ڕکوع بۆ خوا بم سجدە بۆ خوا بم و پێغەمبەریشم صلی الله علیه و سلم پێی ڕاگەیاندوم نابێت هیچ مەأمومێ پێش ئیمام بکەی ئەگەر پێشکەوێ یا سەری بێ بەسەری شەیطان یا سەری بێ بەسەری عینەوەی گوێ درێژێ کەواتە ئەمە عقوبەیە بۆ ئەوە ئەبێ ئیمامەکان خۆیان قودوەی حەسەنە وەلەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە دڵنیا بن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ شتێکی بە خەڵک نەوتووە ئەگەر خۆی جێبەجێ نەکرد بێ هیچ شتێک مستحیلاتە لە هەموو حیاتی مبارەکی پێغەمبەرە لەو 63 ساڵە داوای لە خەڵک بەڵکو هەندێک ئەحکامی شەرعی هەیە لە خۆی و لەسەر خۆی واجب و قورستر بووە بە سەحابەکانی نەوتە مەسەڵەن بۆ نمونە
ڕۆژی ساڵ پێغەمبەر صلی الله علیه و سەحابەکانی فەرمووی مەیگرن، فەرمووی یا ڕەسوڵ دەی خۆت بۆ یگری ڕۆژی ساڵەگری، فەرمووی من جیاوازم لەگەڵا چکم من خوای گەورە لە ڕێی فریشتەکانی خوا و خواردنمە داتێ بەس بە ئێوەی نادا لەبەرەوە بە ڕۆژمە کاتە پێغەمبەری ئێمە قودوەیەکی حەسەنەیە. مامۆسایانی ئاینیش ئەگەر و میراتگری پێغەمبەر بێ قودوەیەکی حەسەنە بێت، ئەو شتێک کە دەیڵێن بە خەڵک پێشەوە خۆیان جێبەجێکرد، ئەگەر خۆیان جێبەجێن دڵنیابە بەرهەمیشی زیاترە بێت. مامۆستا بێنە سەر بابەتی ئەو ئەمانەتەی لای ئێوەیە و علم و زانست و زانستە شەرعی لای ئێوە هەیە، تا چەند گرنگە مامۆسایانی ئاینی ڕۆژانە هەفتانە مانگانە خۆیان ئەپدەیت بکەنەوە بە زانیاریەکان. ئێستا مامۆستا جەنابەت سوپاس بۆخوا تەمەنت گەنجە، بەڵام کاتت جەنابەت بووی بە فەقێ لەگەڵ ئێستایا زۆری جیاوازە لە دەستگەیشتن بە کتێب و سەرچاوەکان. ئەو مامۆستا بەڕێزانی تۆ وانت لا خوێندون لەوانەیە لە هەموو قەرەداخە یەک کتێبە بوو بێ لە نێوان مامۆستاکان و چوزانم شارە زوور و سلێمانی بە سەودەسی پێکرا بێ. ئێستا لە ئامریکی زیرەکی وایە حچی کتوبی فقهێتیایەتی، تا چەند گرگە مامۆسای ئاینی خۆی بڕازێنێتەوە بە چەکی زانست و زانیاری و بە بەردەوام ئەو شتە تازانەی هەیە پێی بێت. بەڕاستی کاکە دانا بەڕاستی ئەمڕۆ تەکنۆلۆژیا لەو پەڕی پێشکەوت نایە. ئەگەر تۆ بی مەسەلا خۆ نوێژ پایەکی گرنگی ئیسلامە، بەڵام تۆ وەرە حیکمەتی ئەم نوێژە بۆ خەڵک باس کە. ئێستا مەسەلا بڵێ بۆ ئەم جەژنی قوربانە کە تێپەڕی کرد، مەسەلا بڵێ مامۆستایانی ئاینی لەو ڕۆژەی کە ئێمە فاممان کردوێتەوە چوینێتە نوێژە جومعە هەموو جەژنێک باسی مەسەلا بڵێن سەربڕینی ئەم قوربانیە دەکرێت، باشە حیکمەتی ئەم سەربڕینە بۆ خەڵک باسکەین ئەمڕۆ بۆی دوژمنانی دین تێبگەین. ئیسلام بە هەموو قوتی خۆی، بە هەموو توانای خۆی، بە هەموو ئیمکانیەتی خۆی هەوڵەدا خەڵک لە تیرۆر و لە کوشتن و لە مرۆڤ لە ناوبردن دوور خاتەوە. تۆ وەرە حیکمەتی ئەمەی بۆ باسکە کاتە زۆر گرنگە وتارەکانی ئێمە عەسری بن لەگەڵ زەمانە بگونجێ، لەگەڵ کاروانی ژیانی ئێمە دوانەکەین. چونکە ئەگەر وای لێبێ ئێمە مەسەلا بڵێ هەر باسی بەڕاستی خەڵک لێ مەلاوشار باسی ئیمامی عومەرم وەکە، من ئیمامی عومەر چی لێ بکەم؟ من مەلاوشار مەلامە. ئایا مەلاوشار ئیمامی عومەرە؟ نەوەڵڵا. مەلاوشار ئەبوبەکری سیدیقە؟ نەوەڵڵا. مەلاوشار ئێستا مەسەلا بڵێن ئەو برایانەی کە لە مەدرسەی تەسەووفان خوای گەورە باسی شاه حەسەنی بەسریەکە، باشە تۆ وەکو شاه حەسەنی بەسری وای غیبەتی خەڵک ناکەی، بوختان بۆ خەڵک ناکەی، زەمی خەڵک ناکەی. ئێمە من دەڵم ئەهلی کتاب و سونەم، ئەهلی کتاب و سونە دەبێت ڕقی لە مسڵمانان بێ مسڵمانە بۆ بغوزێنێ. نا ئەمە بەڕاستی زۆر مشکلەیە، چونکە بەڕاستی ئێمە ئەو زانیاریە یعنی خەڵک هەیە بەوە دڵخۆشە ئەلەوە علمی چاچی پێ. علم چەند گرنگە، ئەمەل زۆر لەو گرنگترە. چونکە تۆ سەیری ئاەتەکانی قورئان کە کاکەزانە داناگیان قورئان چی ئاەتێک کە باسی ئیمانەکە إلا الذين آمنوا وعملوا الصالحات. باسي عملك إيماني بعمل هجنية هذا علم عمل ثمرة علمي بعمل داري ببرة كاتها يعني زور جرينجا يعني خو سبب شيطان أو بريزيلك وانية بلا مغرورية وانية كده أو قريك بسر خويده باش اللي برو وبسر أو أنا شيء كاتباعي برو يعني إنسان علم زور مهمة بلام هرشي إخوان لسر أواني كعالم علم يعني شن أهافر مدي خوب يغمر عن هي صلى الله عليه وسلم كهرشاك لو كسالك زانياريان هي وبلام عملية نية مثلا بيغمر صلى الله عليه وسلم لروجي قيامته كمل خسفر در جهنم وريان دتقير ريخولان دي تدرك وجايجير كرب دوري ريخولك خسر أمانك شيء لما علم يعني هو بس عملية نبوه جا هرشي قرز والله ميجي بو هندي لنيوش كوينا كان جاري واحد مثلا بلاد على ملاو شاروي كيلي خوي جيب جيناك بلام سي مجديك خوش هذا منيوش كوينا كان كبيغمر في صلى الله عليه وسلم بلي اخوانا خاص لروجي قيامت من خوادم خاطر جانو اخو خاص ظلمناك اعوذ بالله اي باش ملاو شار رين ماي خلقي كدو بيجي بو خلق كدو امرغاري خلقي كدو صلح صلاحتي كدو كاري باشي كدو معقوله خلقي فيري تشاكدو خوي بشيت جهنم واني كبا اتباعي بنو بقسان كرو جوان راقته لبهاش تعبن خوي جل جعفر امين ملاو شار بي كان خوي ديك اوي كيو مي كان خوي كان اما زور خطر زاد برو دبي ما موسايني ايني زور جرينجا زور جرينجا اسا مثلا روجي كان لصالكاني وازم نوتو شوارو نوتو بينجا ما موساك خوي لحزب المانيا ايش كان كوبل جنجي جيرابون بيتو حزباتي الاسلام حرام تي ما موساك ما حزبي ديني دواي كنتو دواي حزبي الماني كتبو بارا أي بوتو بو حرامني أما يا رجل تبى مسجلة وتعرف السن بعظمتي خواب بقولي خواب بيودي بخانة بكتي كتي والله يدروك إذا لقل من لفلان شو أما راسي زور مشكلة يعني تو أمشتل خلق دقاكي أي خود أنجام يدي أنجام دو أي أول براسي من بيم سيرة يعني تو بقناعتي من كاكا داناجان
کابرا ڕۆژنامە نووسێکەیە مثل بڵێ مدیری پەیامە ئەڵێ بە فەخر و شایەت دەڵێ مدیری پەیام یا جێگری مدیری پەیام یا جێگری مدیری فڵان دایرەم زۆر فەخر و شایەت جێگری وەزیرم جێگری ڕێز و زەرام تۆ وەرە تەسەور کە ئێستا من یعنی بەڕاستی شەرمەزارم کە دەڵێم من جێگری پێغەمبەر ساڵسی ئەو شەرەفە گەورە ئەو حرمەتە گەورە ینی ئەو ڕێزە گەورە کە خوا داوێتی بێ حیفە ئەم بۆ شتێکی کاتی بیگۆڕیتەوە یعنی بۆ شتێکی دنیایی و بینیویشمانە ئەوانەی کە پێشتر لەگەڵ میحرابەکەی پێغەمبەردا ڕۆیشتون بە ڕاست و دروستی زۆر حرمەت و ڕێزێکی تایبەتیان بووە بەڵام دوایی کە لایەن داوە چۆن بێهەمێت بوون و باجی ئەویان داوە کە لە میحرابەکەی پێغەمبەر هەداوە زۆر نمونەمان هەیە من حەز ناکەم ناوی کەس بەرم پێم خۆش نییە بەڵام بڕوا ببێ زەلام بووە 200 گەنجی وەکو من و تۆ توێتی ئامادەم خوێنێ دەمێ بە خوێن بە ڕۆح بە گیان لەگەڵیدام باشە لەبەر خوا نەک لەبەر خۆی لەبەر خوا بەڵام دوایی کە وەزعێکی بەسەر هاتووە وەفاتی کردو لە ژێر هینی ئینێکا بۆیان نووسیەوە کە وەفاتی کردوە ئێمەمانان ئەبێت تێبگەین ئەم حرمەت و ڕێزەی کە هەمانە هی خوایە نەکی خۆمە ئێستا ئێمە من جاریوان ناوی خۆمە بیستمەوە مەلاوشار ناوی زلودەی وێران ئیتر بەمە مەغرورە بم ئیتر مەسەڵ لود بەرز و مەرحەبای خەڵک ناکا و خۆی بەشتێکی کاکامە خراپە تۆ هەتا خەڵک ڕێزی لێ بگرێ زیاتر ملکەچی فەرمانی خوا و ملکەچی فەرموودەکانی پێغەمبەر بی و زینوکەرەوەی سونەتەکانی پێغەمبەر و ئێمە ئەداتی شەڕ نەبین ئەداتی فیتنە نەبین ئێستا مەسەڵ من زۆر جار مینبەر جێگەی فتوان نییە مینبەر جێگەی منبەر جێگەی ڕێنماییکردن و ئاگادارکردنی خەڵکە ئێستا من لەسەر مینبەرەکەی خۆمەوە تەشویش دەنێم و فڵان کەس شەخسیەتی دەشکێنم ئەمە شتێکی خراپە ئەمە نە لە پێغەمبەر نە لە ئەسحابی پێغەمبەر نە لە تابعین نەبووە شتیوان نەبووە لەبەرەوە بەڕاستی دەبێ ئێمە هەرچی ئامۆژگاریەکانمان بۆ تەوحیدی سەفەکان بێ بۆ ڕێخستی موسڵمانان بێ تۆ سەیر بکات دژمنانی دین کوفر میلەتون واحیدە دەبێ ئیسلامیش میلەتێکی واحید بێ یعنی ئارا بۆچوونەکان ئەمە مەفتوحە تۆ ڕێی خۆت منیش ڕێی خۆم هەیە بەڵام ئەم ڕێی من نابێ بێ بۆ دژایەتی تۆ بەکاری بێن تۆ ڕێی خۆت بۆ دژایەتی ماکە هەموو کەسێ لە شەواڵی خۆیدا خۆی بە پیاوزانانی خۆی بە ئینسانێکی بە تاو دەزانێت من ڕێز لە ڕاکەی جەناب دەگرم تۆش ڕێز لە ڕێزەکەی جەناب دەگرم ئێمە زۆر جار لە ڕێنمایەکانمانە بۆ برایانەمان و تۆتوان برا ئەزیزەکانم ئێمە ڕێز و حورمەت لە عولەمای ئێوە دەگرین ئێوەش ڕێز و حورمەت لە عولەمای ئێمە بگرن زەربی سەفری مەکە يعني تو من معجب بالجنابه بلام نابێ کاکە ڕەفسکەم باشە ئەم بێقەزابێ هینەکەی خۆی ئەکاتە بەرزی ئەکاتەوە ئەوەی بەرامبەر بە مشتیک و بە کافر و بە بێدین و بە گومڕاو بە بیدعەتی دەهێ لە قەڵب گەنجێکی جوانی وا پەر من ڕۆژێ ڕاکە خۆمان فێری شایەتمان کرد باشە لە بزگۆتە ڕۆی دوو لە ڕووی داراوسەنگ وتم وڵی سنتەرێ دەرچەوە بۆ هەڕۆی کەچی وتی ئێوە ئەهلی بیدعەن دروست نیە سەلام عەلەیکم ڕۆڵە ئێمە خۆمان پێ ناسانی ئێمە فێری شایەتمان کرد ئێستا تۆ وتم جاران وا بێعەقڵ نەبووی بۆ وا بێعەقڵ باشە تۆ یعنی ئەم مناڵە فێرکە بڕوا بکە ڕۆژێ دەچوین بۆ عومرە کاکەدانم کوڕێکی گەنجی جوان یعنی گریانم بۆی دێ خەفەتم پێکۆم کە ئەو گەنجە ئاوانێ بکەی وتی ماوسا تۆ ماوسا محەممەد مەلافایەکیتم نامەلا محەممەد مەلافایەک چاوی بنە برای خۆشەویستمە و لە ساڵەکانی هەشتاوە دۆست برامە وتم بۆچی ئەو پرسیاوتی وەڵام زانی ئەوێتم نامن مەلاوشایی جابرەتی تۆ مرشیدمانی لەم سەفرات ئاتی مامۆسا تخوا یەک تکای یەکەمتم بەسەر ئەوزان فەرموو وتی تخوا مامۆسا بیدعە مەکە وتم بیدعە هێلکەیە من نەیکەم یاد چییە وتم بیدعە چییە وتی وەڵی نازانم ئەی چۆن دەڵێ بیدعە مەکە وتی وەڵی تر ئەڵێم با سەفەرەکەمان لەسەر سنەت بێت کوڕم کە تۆ نازای بیدعە چییە ئەگەم بیدعەشکەم خۆ تۆ نازانی لەبەرەوە ئەمە گوناحە ئەم گەنجە جوانە دڵی پڕەکەی لە هیچ نازانێ هەر لە خۆ ئەمە بیدعە چییە ئەمە گومڕایە ئەمە خراپە تۆ ئەم مناڵە پەروەردەکە بە پەروەردەیەکی جوان اونجا خلق لو دور خيرو كبشخص برز نبي ملاوشار نبرز يعني خواي ملاوشار برز ونبي بلم من لسطع صد ملاوشار حج نوانيه ملاوشار انسان قابل غلطه اويك لقل قرآن والسنة مطابق لي ورد ويك مخالف ولي ورد ناقل برو إما بو شواز جوانا أجر پروردي خلقين بخوا خلق كاكا دانا يعني ضمني هذا كم يعني تائس من أو 59 سال تقريبا تمنم هي لصالي هشتا لخدمتي ام بانغازام تا استا يكيك بأدبي نكرو برابر باشا يعني اما نشي الريز يقرم خجالتي لا خوش ولا خوش يقرم يعني من زول جربوه يعني من سيرك بو ما مصاب الرزانان كدواي دنيا كون
دوای منصبەکەون دوای حیزب ئەلمانیەکانەکەون بۆی منصبێکی ئەمەنیا پارێکی ئەمەنیا شتێکی ئەمەیە من پیاوە لەمە وەرن دوای خواکەون خوا ئەو شتاری کە داواتانە بۆتانەکە بڕوا بکە کاکەدانە هەر سێ شتەکە من بڵێن ئافرەت هەبووە لەبەر خاتی خوا توێتی ماوەزە خۆ من کابراایمە قۆز و جواریش دیم و دەوڵەمەنیش دیم توێتی لەبەر خاتی خوا شوپیەکەم نەمیستووە لەبەر خوا باشە کابرا هاتۆ سڵح سەلاحەت بۆ توێتی لەبەر ئەوەی کە مەلاوشە لەبەر خوا دەست نانێن بڕێەوە خەڵک هاتۆ توێتی مامۆستا لەبەر خاتی خوا خۆم و خوا نەبێ ناڵمێ کە سارەیەکی بۆ کڕم وەڵاهی نەمیستووە تێگە ئێوە لەبەر خوا بۆمە دەی تۆ مامۆستا تۆ ئەو دوای بەرنامەکە خوا خەڵک سیارەش بۆ کرێ و خێزاریش بۆ دروستەکە ئەنجا بەخوا خەڵک هاتۆ بتوی مامۆستاگیان خانۆکە کۆنە بۆ دەڕوخێن و لە گوێگەی خۆی بۆ دروستن کاکە خەڵکی لە خێمایە من خوا ئەمەی داوا پێم ئەوم بۆ چییە کەواتە ئەو مامۆسایانە کە بە تەماحێکی دنیا یا بەو شتانە کە دواگە وەرە بۆ لا خوا بگەڕێرە بۆ لا خوا خالقی کەونە خەڵکی کە ئێستا من لەم کێشەی ئەم شەڕی ئەم فەرتنا حەمد و سەنا بۆ خوا کە کوژاوەتەوە مەسەلا خەڵکی دەوی مەسەلا بەرنامەی سەر ئەز ئەگوا کورە بەرنامەی سەر بەدەست خوایە خوا خالقی ئەرز و ئاسمانە خوا دەبێ بیگۆڕێ و ئێمە قەناعەت و عەقیدەیەکمان وایە ئەم دنیا بەدەست خوایە یەک کەسی کە دەسەڵاتی نییە و دەسەڵاتی خوا با قووەتی هەیە و تیاری و ساروکەوانە لای من ناخوا چون بە قەناعەتی ئێمە تێرەن حەبابیلەکە ئێمە لەو تیاری 52 بە قووەترە ئێمە یعنی مەقسەد بۆیە زۆر حەیفە ئەسەفە کە من ئەو بەرنامە جوانە ئەو بەرنامە بێوێنەیە ئەو بەرنامە کە بێڕێزەکان ڕێزی نازانن حەیفە بیگۆڕمەوە بە شتێکی کات مامۆستایان تا چەند مامۆستایانی ئاینی مانەوەیان لە بەریگە لە وتارەکانیان بە قسەکانیان بۆن لە دۆخێکی ئێستا و بێموچەیە زوڵ مستەمێک کێچگال لە میلەتەکە ئەکرێ دەنگیان دلێر بێت و ئەوان بە دەنگ بیگەێنن لەوانەیە ئەمە ینی کەسانی دیکە بە دەنگیش نەوێرن یان بە قسەش نێوێرن ئەو بکەن تا چەند ئەمە ئەبێتە مایەوەی کە سەنگ و قورسایان لە نێو خەڵکی لە نێو کۆمەڵگادا زیاتر گەورەتر بێت برا گەورەکەم جاری وا هەیە گەلیش لە غەڵەتایە مەرجە گەل هەموو جاری ڕاستکات بەڵام ئەوەی مهمە تۆ لەگەڵ حەقابە لەگەڵ حەقابە حەق چکم جاری وایە کە من فئەة قەلیلەة غەلەبەت فئەة کەس جاری وایە خەڵک کەمیشە بەڵام ڕاستیەکە لا کەمەکەیە باشە یعنی مەرج نییە هەموو کاتێ ئێستا ئێمە جاری وایە ئەڵێن جەماوەری وایە جای غەڵەتە جاری بەسەر هەڵاڕە جەماوەری وایە هەیە بەسەر بێدینی و بەسەر فەساداڕە نابێ ئێمە لەگەڵ ئەو مەوزوع بەڵام ئێمە ئەوەی کە گرنگە لەگەڵ حەقدا بین لەگەڵ مەزلوم هابین لەگەڵ زاڵمانە بین چکم مەزلوم خۆشەویستی خوایە خۆشەویستی پێغەمبەر ساڵ جێگەشی باشتە زاڵم خوا لعنەتی لێکە لە شەفاعەتی پێغەمبەری بێبەش و جانیش جێگەیتی ئیتر تۆ کە تەیری زاڵمەکەی معنی لەگەڵ زاڵمەکە حەشرەکەی دڵنیابە ئەنجا ئێمە پەردەپۆشی نابێ بۆ زاڵم بکەین ئەوە زۆر شتێکی خراپە ئەنجا تۆ بە قەناعەتی من ئەگەر پیاوی خوا بووی بەندەی خوا بووی هەموو زاڵمێکیش ڕێزی لێگرێ هەموو یعنی سەدام بۆ سەدامی خۆی بۆ جەلادی خۆی ڕێزی لە عولەمای ئای دەگرت تێگەی حتا بەعسیەکان بەخوا برایەک بووی جەرامەوە وتی لا مزگەوتی گەورە وتی تەقە کرا و کاتە پێشمەرگە داتە ناو شار وتی دووسێ استیخبارات خۆی کرد بۆ ماڵام دیتی خوا ئاگای تێ لەگەڵ مێزەرەکەی وتی یا شێخ العەفوتی گەڕایەوە مهم ئەوەیە تۆ یعنی لەگەڵ حەقدابی لەگەڵ ڕاستیدا بی ڕاستی دەکچوو تۆ لەگەڵ خزمەکانی ڕاستی بە ئیتر ئەگەر حکوومەتە ڕاستیەکە لە ئەوە لەگەڵ حکوومەتە بە ئەگەر لەگەڵ جەماوەرێتەکە جەماوەرەکەی خۆتا بە یعنی بەس من دائیمەن یعنی ئینسان زۆر گرنگە قیامەتی خۆی نەفەوتێنە بۆ ئیشیشی تر چکم ئەمە زۆر گرنگە چون ئێمە ئیشەکەین بۆ قیامەت وانە ئەم دنیا مەزرعەیە ئەوەی کەیچێنین لە قیامەتی شەڵابەرەکەی خۆینەوە باشە کەواتە مادەم من بەرەکەی لە قیامەتە ئەخۆمەوە خۆ بەخوا هیچێکیش لە خوا شاراوە نییە هەمووی ئاگالیەیە باشە کە مادەم وایە ئەم خوایە جەلە جەلالەوە کە ئاگای لە هەموو هەڵسو کەوت و کردار و گفتارمانە با دائیمەن لەگەڵ حەقدا بین بۆی لە دیوانی خوا شەرمەزاری دیوانی خوانم بڵێ تۆ تەیدی زاڵمت کرد تۆ دیفاع لە زاڵم کرد تۆ ڕێو بۆ زاڵم خۆش کرد تۆ یارمەتیدەری زاڵم بووی تۆ زاڵمت سەرکرد تۆ زاڵمت تێشتەوە ئەمە زۆر خراپە زۆر باش مامۆستا جەنابەت هەم لە مزگەوتێک پێشنوێژیەکەی هەم وتاری هەینیشت هەیە هەفتانە بە شێوازێکی گشتی جەنابەت چیت بۆ ئەوانە هەیە کە لە مزگەوتەکەی تۆ دێن لە دوای تۆ نوێژەکان و ئەوانەی کە دێنە جومعە بەگشتی بۆ مسلمانان ڕێنمایی تۆ نسیحەتی تۆ بۆ خەڵک بە شێوازێکی گشتی چییە چۆن چی لە مامۆسا وەرگرن و چی لە مامۆسا وەرنەگرن چۆن شوێنی مامۆسا بکەون کاکەدانا ئێمە شەخص پەرستی لە ئیسلامە حرامە دروستە ئەوە دڵنیا بە بەس خواپەر ئیاکە نعبود و ئیاکە نەستعین ئێمە عەقیدەی ئێمە باش ئێمە السمع والطاعة في المعروف سمع وطاعة معروفة من ئەگەر من جاری وایە شتێک دەڵێم ئەڵێم ئەمە ڕێی خۆمە ئەڵێم بۆت هەیە ئەم ڕێی من بخەیتە نەرگەی خۆڵەکەەوە
مكلفني كاكدانا هرچی ملاوشیار وتی جێبەجێ مەرجە ئێمە کتێبێک خوێنمەوە کاکەدا بڕوا بکە کتێبی 500 پەڕەوە دەکەلیمە من استفادەی لێ ناکەم انجا انسان نابێت دڵڕەش بێ بەتایبەتی موسڵمان والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين ئێمە کە دەچینە مزگەوت من هەموو جارێتمە هەر بیر و ڕایەکەت هەر فکرێکەکەت لە دەرگای مزگەوتەکە داینێ یاتیتە ناو مزگەوتەکە تۆ موسڵمانی وسەماکم مسلمین ئەمە ئەم برا موسڵمانانە هەمووی بە برای خۆت بزانی ئەمە زۆر گرنگە ئەمە یعنی زۆر گرنگە یەکێتی سەفی موسڵمانان بپارێزین چونکە ئێمە دڵنیا بە گەورەترین زەربە کە خواردوومانە بەدەستی منافق خواردوومانە لە تاریخی ئیسلاما 3 سەحابەی کیرام 3 خەلیفەی ڕاشیدین کە شەهید بوون منافق شەهیدی کردون نوێژخوێن شەهیدی کردون زۆر جامن بەخەڵ هەرچی ڕیشی سوور و هەمزاغان نییە هەرچی ڕیشی کێشتەوە خۆی نییە هەرچی سیوایشێکی بەدەسەوە بوو خۆی نییە هەرچی قورئانێکی بەدەسەوە بوو خۆی نییە مەرج نییە ئەمە زۆر تەئسیری تێکردن دەبێت زۆر ونیای ئەوە بین کە چۆن ئاها ئێستا موسادیان خستە ناو ئێرانەوە چیارگەی و کۆنتڕۆلی ئینمان کردووە تارامان کرد بەچی چۆن کۆنتڕۆڵ کرد بە منافق دەبەرەوە دەبێت زۆر ئاگاداری پێغەمبەر صلی الله علیه و سلم توجیهیاوە بە ئێمە ئیمانداران دەفەرمێت تەجیدون شەڕ الناس زیدوەچین ئاگاتان لەو کەسانە بێ کە خاوەنی دوو دەمەچەوە من ڕۆژێ وەکو قسەیەکی خۆش بۆ تۆ بۆ بیسەرای کەم حەدیثم دەکەن لە گوێ زۆپەی شوێنێک برادێک لێ بۆ گریا وتم مەگری وتم بگری حەدیث ناکەنەوە بۆچی وتم تۆ درۆکەی ئەزانی چیتی ئەوتم کە گەرم بۆ عیوەکەی کە ێسەش بۆ خۆ زکرەکەی نا ئەوە نابێت بەڕاستی ئێمە ئەبێ زۆر ونیای ئەو کەسانە بی من یعنی خەڵکاتەوەتی ماوەسە لە خزمەتام و جەناب ئەمریکای کەسی لە دواوە وەکو ئەبوو لولوئەی مەجووسی خەنجەری وەسانەوە ئەبێ ئاگاد لەمە بێ چونکە ئێمە زۆر گرنگە هەوڵبەین مەسجید الزیرار دروست نەبێتەوە هەرچەند دروستیش بووە دروستیشان کردووە مینبەری پێغەمبەریان بەکارهێنا بۆ شتێکێک کە خوا پێی ناخۆشە کە ئەلانی شەڕ لەگەڵ خوا لەگەڵ پێغەمبەرەکە برەوەدا بە شتێک کە خوا پێی ناخۆشە کە برەوەدا بە شتێک کە پێغەمبەر پێی ناخۆشە لەبەرەوە دەبێت مینبەرەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و دڵنیاشیانەکەم و ئاگاداریشیانەکەم وەکو دڵسۆزێک و خەمخۆرێ من خۆم بە پشوشێم بەڵام دڵنیانەکەمەوە خوا ئاگای لێیە لە هەموو شتێک کاتە سامەکە خوا لە چەند شتێک کاتە سامەکە ئەوانەی کە عەزێتی دایک و باوکیانن لە دنیا ببین نۆشنەوە ئەوانەی کە خیانەت لەم دیناکەن ئەبێ لە دنیا ڕسوا بوون لە قیامەتیش عەزابێکی زۆر سەخت و بێڕەحمانە خوا بەرەم سپاس دەکەین بەڕێز مامۆستا وشیە جافرانی مامۆستای ئاینی خۆی گەورە پاداش بات و موفقتان